کورسات دەنگمانە دەنگی هەموو کوردانە دەنگی کورسات دەنگی هەمووانە دەنگی کورسات کەناڵی کورسات هەمیشە پێشەنگ لە داهێنان و نوێگەریدا و هەوڵی داوە لە ئاز داواکاریەکانی جەماوەڕەکەیدا بێت. لە یەکی ساڵی 2012 کەناڵی کورسات ڕادیۆی دەنگی کورساتی بە ئامادەبوونی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد و چەندین کەڵە هونەرمەندی کورد یەکەم وێزگەی کاروانی کارکردنی دەست پێ کرد. لە ئێستادا بەشێکە لە کەناڵی کورسات لە ماوەی ڕابردوودا چەندین کادری بەتوانە و لێهاتوو دەستیان هەبووە لە سەرکەوتن و بەرەو پێشچوونی ڕادیۆکەدا. دەنگی کورسات بۆ لاوانە دەنگی کورسات دەنگی هەمووان دەنگی کورسات دەنگی کوردان. منی ژەمێت لێرەوە لە ڕۆژی جیهانی ڕادیۆ پیرۆزبایی لە هەموو بیستەرانی هەر ڕادیۆیەک بێ بکەم و پلانەکانی ئێمە لە کەناڵی کورسات ئەتوان بڵم ئێمە ڕۆژانە 4 کارمەندین بە 2 شیفتی جیاواز داوام ئەکەین. ئەوەی هەمانە لە ڕادیۆکە گۆرانیەکان و هەواڵەکانە ڕۆژانە لە ساعت 7 بۆ 12 نیوەڕۆ واتە 7 بەیانی بۆ 12 نیوەڕۆ گۆرانیە ڕەسەنەکان ئیش ئەکەن. لە دوای ئەوەش گۆرانیە سەردەمیەکان بەڵام ئەوانش هەموو گۆرانیەک ناگۆرانیەکان بە فیلتەرە ئەڕۆن ئەوانی بە شیاوی ئەوەی بزانین کە بیسەرانمان گوێبیستی بن ئەو گۆرانیانە ئیشەکەن. بێ لەوەش هەموو سەری سەعاتێک ئێمە هەواڵەکانمان هەیە کە بە شێوەی ڕیکۆرد ئامادەیەکەین و لە هەموو سەری سەعاتێکە ئەڕۆن هەواڵەکان. دەنگی کورسات دەنگی هەمووانە دەنگی کورسات دەنگی کوردانە دەنگی کورسات دەنگی لاوانە دەنگی کورسات دەنگی لاوانە دەنگی کورسات دەنگی هەمووان. ئێمە هەواڵەکان هەر لە نیوزڕۆمی کورسات وەرەگرینەوە بەڵام ئامادەی ئەکەینەوە بۆ ڕادیۆ چونکە ئێمە هەر سەری ساعتێک 2 بۆ 3 دقە هەواڵمان هەیە کە ئەڕوات ئەبێت لەو ماوە کەمە یعنی لە کەمترین ماوەیە زۆرترین و پوختترین هەواڵ بگەێنین ئامادەی ئەکەینەوە بۆ ڕادیۆکە و بەو شێوەیە ئەیخوێنینەوە. ڕاستی بە پێچەوانەوە من هیچ قورسی و ئاسەنگیەک نابینم هەرچەنە ماوەیەکی کەمە من تقریباً کە لە ڕادیۆی کورسات دەستم بەکار کردو وەکو بێژەر بەڵام بەڕاستی خێزانێکی زۆر جوان ئەبینم کە بێ هیچ کێشە و گرفتێک توانیمانە ڕۆژانە ئیشەکانمان بەیەکەوە بەڕێ بکەین. ئەگەر بژڵەن بۆ خانمان ئەم ئەرکە قورسە ئێمە 3 خانمین لەگەڵ یەک کوڕیش لەگەڵمانەکە ئیشەکانەکەین و زۆر بەباشی و بەبێ هیچ کێشەیەکیش کە ئیشەکانمان ئەڕوات و بەعکسەوە هیچ ئاستەنگێک نابینم. پلانی باشمان هەیە بەڵام بەجارێ بمێنێ هەتاکو ئەو کاتێک کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەتوانم لەم ڕۆژە ئەو هەواڵە خۆشە بم کە ڕادیۆی کورسات دەست بەکار و چالاکیە زیاترەکان یەکاتەوە پلانی زۆر باشمان هەیە ئەتوانن بە متمانەوە چاوەڕێمان بن. دەنگی کورسات بە دروشمی زۆرترین میوزیک و کەمترین هەواڵ لە سەر شەپۆلی 96.3 لە هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان دەبیسترێت. ئەو تایبەتمەندی کە دەنگی کورسات جیا دەکاتەوە ئەوەیە کە تەنها گۆرانی و میوزیکی کوردی بۆ گوێگرانی پەخش دەکات. دەنگی کورسات